لە دەستانی بینایی چاوەکانی هیچ کات نەیتوانی لەمپەر بێت لە بەردەم گەشتنی بەلووتکە بۆ کۆششکردنی بەردەوام تا گەشتن بە ئامانج. بەم شێوازە شەو ڕۆژەکانی ساڵی خوێندنی بەڕێکرد. سەناریا کەمال ئەو کچە نابیناییە کە توانی لە قۆناغی 12 ئامادەیی بە شیوێژەیی سێمی هەرێم و یەکەمی پەروەردەیی 3 سادق بێت. ئەو لە قۆناغی سەرەتاییەوە تاوەک کۆتا قۆناغی خوێندنی پۆلی 12 ئامادەیی هەموو ساڵێک پلەی یەکەمی بەدەستێناوە. هیچ کات بێ پلان نەبووە. گەشتنی بەلووتکە هەمیشە لە سەرەتای پلانەکانیدا بووە. توانیم با کۆنبرەی 9.16 پلەی سێم لە ساسی هەرێمی کوردستان بەدەست بێنم. ڕاستی من ئەو کۆشەی کام کرد لەسەر بنەمای ئەوە بوو هەر لە سەرەتای ساڵەوە ئەم ویست کە بە پلەی یەکەم نمرەیەکی بەرز بەدەست بێنم، چونکە پێشبینی ئەوم کرده بوو کە من ئەتوانم ئەو نمرەیە بەدەست بێنم. وەروەها دووەمیش بۆی لە کۆلێژی دڵخوازی خۆم وەربگیرم کەویش کۆلێژی زمان بەشی زمانی ئینگلیزیە. وەروەها سەبارەت بە کاتژمێرەکانی خوێندن من ڕۆژانە نزیکی 7 کاتژمێر کۆشم کردووە لە ڕێگەی گوێگرتن لە تۆمارە دەنگیەکانەوە. توانیومە کۆشش بکەم و وەروەها ئەو ئەنجام بەدەستێناوە. سپاس بەخوا. سەناریا نووسەرێکی باشی شیعرە بە زمانی ئینگلیزی. بەشە دڵخوازەکەشی بەشی زمانی ئینگلیزیە لە زانکۆدا. سەرباری ئەوەی نابینا بووە، بەڵام هیچ کات لە بەردەم بەدیهێنانی خەونەکەیدا نابینایی نەبووەتە لەمپەر. بەڕاستی من پێم وایە کەمە ئەنجامی یاخۆ دەستانی ئەندامەکانی جەستە هەرگیز نابێتە ڕێگر لە بەردەم توانەکانی ئێمەیە، بەڵکو هەرێک لە کەسانی خۆمبدایست تایبەت بەهرە و توانای تایبەت بە خۆیانیان هەیە و من لێرە ئەمەوێت پێیان بڵم کە پەرە بە بەهرەکانی خۆیان بن. ئیتر کاتی ئەوە هاتووە کە ئێمەش وە کەسانی یاسایی ئەو توانە و بەهرەیانی کە هەمانە نیشانی جیهانی بین، وەرواشان بەشانی کەسانی ئاسایی هەوڵ بین بۆ بنیادنانی جیهانێکی باشتر. و بێگومان ئێمە لە خۆ لە ڕابردووە و لە ئایندەشا بێگومان کەسانی خۆپەیداویست تایبەتمان هەبووە کە توانیمانە جیهان بگۆڕن. وەروەها بۆیە ئەمەوێت بە هەر کەسێکی خۆپەیداویست تایبەت بڵێم کە بێهیوا بووە لە ژیان هەرگیز بێهیوا نەبێت لە ژیان، بەڵکو لە ڕێگەی هەوڵدانەوە ئەتوانێت بگە بە هەر خۆن و ئامانج و هیوایەکە هەیەی. سەناریا بە تەواوی کەسانی خاوەن پێداویستی تایبەتی وت ئەوان لە ناخەوە خاوەن توانا و وزەیەکی زۆر گەورن. ئەکرێ زۆر جار لە کەسانی یاسایی زیاتر پێشەنگ بن لە کۆمەڵگەدا. ئەو بە کۆنمرەی 98.16 توانی لەناو هەزاران خوێندکار یاسایی لە خوێندنگەیەکی حکومیدا پلەی سێمی سەراستی هەرێم و یەکەمی قەزای 3 سادق لە بەشی وێژەییدا بەدەست بێنێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، 3 سادق.